وا لە دوایین ساتەکانی ژیانمدا چەند ئامۆژگاریەکتان دەکەم وەرن بە خاتری خوددا چیتر دژمنایەتی یەکتری مەکەن، یەک بگرن و پشتان و یەکتری بدەن، لە بەرامبەر دوژمنی زۆردار و زاڵمدا بوەستن. دژمنانی گەلی کورد زۆرن، زاڵمن، زۆردارن، بێبەزەین، ڕەمزی سەرکەوتنی هەر گەل و نەتەوەیەک یەکگرتن و یەکبوونە. پشتگیری تەواوی میلەتە. هەر میلەتێک یەکێتی و تەبایی نەبێ هەردەم ژێردەستی دوژمنان دەبێ. هەر بە یەکگرتن و حەسوودی بە یەک نەبردن و خۆ نەفرۆشتن بە دوژمنان دەتوانن ڕزگار بن. براکانم، چیتر فریوی دوژمن مەخۆن. دوژمنی کورد لە هەر ڕەنگ و دەستە و تاقنێک بێ هەر دوژمنە، ڕەحمتان پێ ناکە.